کاتێکدا بەڕاستی هونەر بۆ من بۆتە بەشێک لە هەناسەدانی ژیانم، بۆتە بەشێک لە بەڕێوەچوونی ژیانم و بیرکردنەوەم لە ژیانم بە زیندووبوونی ژیان. هەمووی هونەرەکە ئەوەی تێکەڵ بە من کردووە. ئەمن دروشمەکانی ژیان، هێزی ژیان و تەنانەت بیرکردنەوەشم هەر لە هونەرەوە وەرەگرم. دەوروبەر کاریگەری یەکەم کاریگەریە، دوای ئەوە فەنتازیانەی خۆتە و خەیاڵانەی خۆتە، و دوای کە بووە کاری ترەوە خەڵک ئەیبینێەوە کاریگەریەکە جار هەیە سپیەکە، ئەینجار هەیە هونەرمەندەکە کارێک دەکا، ئەو کاردانەوە هەر لە ناو هەست و سۆزی خۆیدا ئەمێنێتەوە. بەڵام کاتێک کە بینەر ئەیبینێ کاریگەریەکە زۆر جیاوازە. ئەو تابلۆ گەورانەی دنیا کە کاریگەریان لە خەڵک کردووە بۆ بزوتنەوەی شۆڕش، بۆ هەستی جوانی، هونەرمەندەکە خۆی ئەوەی نەزانیوە. هەندێک جاریش هەندە کار هەیە تۆ وەک هونەرمەندێک زۆر پێوی هیلاکە بیوە، زۆر لەگەڵ خۆت تێکەڵە، لە پاش مردنت ئینجا خەڵک هەست بەوە ئەکا، یعنی پێشتر تۆ یەکەم کەسی هەست بەوە ئەەکەی، بەڵام خەڵک زۆر دوای تۆ هەست بەوە دەکا. بۆ نمونە ڤانکوخ کاتێک کە گوڵە بەڕۆژەکانی کرد، هەتا لە نامەکانی کە بۆ براکەی نووسیوە لەوە زۆر ئاشکرا بوو کە ڤانکوخ هەڵبژاردەی یان دەستەگوڵی تابلۆکانی ڤانکوخ لای خۆی گوڵە بەڕۆژەکانە. بەڵام هەندێک کاریش هەیە، هەندێک کاریشێ ڕاستەخۆ کاریگەری دەکا. بۆ نمونە لە سەردەمی ئێستا، دنیای ئێستا لە سەدەی 20ەوە دنیای وێنەیە. ئەوزا دنیای وێنێ لەوەی کە کامیرەک ئیشەکە، سینەما کارەکە، نیگارچێشە خێرا کارەکە، بەڵام ئەوەی کە کاریگەریەکەی زۆر خێرا وێنەیە. جا وێنەیەک بۆ نمونە تۆ ئەگەر بێ باسی فۆتۆ بکەی، بۆ نمونە ساڵی 72 کاتێک ئەو منداڵەکەی بە ناوی لاپاڵم کە دەڕوا لاپاڵمی پیاتەقیوەتەوە لە شەڕی ڤێتنام هەموو دنیای هەژاندووەوە. کاتێک لە ساڵی 89 سیر دەکەی پیاوێک لە سین چۆتە پێشدەم دەبابەیەکەوە، هەموو دنیا دەهەژێن. یان کاتێک دەبین لە ساڵی 93 ئەو فۆتۆگرافەرە دەچێت منداڵێک لە سۆماڵ تەسویر دەکا کە خەریکە لە برسا بمرێ قەڵە ڕەشەکان دەیخۆن، دوای خۆش پاش 6 مان خۆشی کوشت. ئەوان هەموو کاریگەری خێران، ئەوان هەموو کاریگەریەکن کە ئەو ڕۆدەیەکەی سپێنە کاریگەریەکەی دروست بووە. ئەوە لە هونەری شێوە کاریش ئەوانەمان هەیە، هەندێک نمونەی ئەوامان هەیە لە باوشی هونەری شێوەکاریدایە، چونکەویش هەر فۆرمە و وێنێ و هەموو پێکاتەکان و شتەکان ئەو تەکوینی پێک دێ لە ناو فۆتۆیەکە، لە ناو پۆرترێتێکە، لە ناو دیمەنێکە، لە ناو تابلۆیەکیشا هەیە. بەڵام ئەوەی کە زۆر خێرا کاردانەوە کە دروست دەکا، کاردانەوە خێرایەکە کە دروستەکە فۆتۆی. بەڵام هەندێک تابلۆ هەیە کاردانەوەی دروست کردووە پاش 50 ساڵ، پاش ساڵێک، پاش سەدان ساڵ. بۆ نمونە ئەمە تابلۆمان هەیە لە داڤنچی یان مایکل ئەنجیلۆ، بۆ نمونە هاتیە داودی کردیان بێگەیشتنی دەستی ئادەم و حەوای کردووە. ئەوە چەند ساڵەوە؟ تقریبان 600 ساڵە تا ئێستا هەروە کاریگەری هەیە. کاری پەیکەرەکانی چ سۆمەریەکانە چ فەڕاعینەکانە تا ئێستا کاریگەریان هەیە و بە هەزاران ساڵە. یان کاری بۆ نمونە ئەفرۆدیتە یان هرقلەکە یۆنانیەکان کردویانە، ئەمە 5,000-6,000 ساڵە تاکو ئێستا هەر نەمرە و هەر لە کاریگەریدایە. بۆیە هەندێک جار هەندێک کار هەیە کە لە سەردەمێکە دەبێتە هێما، دەبێتە دروشمی جوڵانەوە، ئەو دروشمە هەر بەجێ دێڵێ، ئەو دروشمە هەر بەجێ دێڵێ. ئەمە کاتێک کە دەبینین بۆ نمونە هونەری شێوەکاری، کاتێک کە سەیری تابلۆیەکی گۆیا دەکەین کە ساڵی 1818 دروستی کردووە، باسی چ دەکا؟ باسی ئەوە دەکا کە فەڕەنسیەکان چۆن دێن کۆمەڵی گەنجی ئیسپانی دەکوژن. ئەمیشەی گویا کاریگەریەکەی هەندە زۆر بووە کە سوپای فەڕەنسایان کردوتە دەرەوە. یان دێلاکڕوا کە نیگارکێشێکی فەڕەنسیە کاتێک هاتووە تابلۆی ئازادی سەرکردایەتی شۆڕش دەکا، ئەمە تابلۆیەکە کە ژنێکە و ئاڵایەکی فەڕەنسای پێیە. ئەمە ئەوەندە کاریگەری دەکا کە
بەشێک لە شۆڕشی فەڕەنسا کە لەو کاتە دروست بووە ئەو تابلوەیە و زۆر تابلوی تر هەیە ئەگەر باز بکەین تابلو زۆرە جۆرنیکای بیکاسۆ نمونەیە کە ساڵی 1937 کە دروستی کردووە کە باسی شەڕی ناوخۆی ئیسپانیا دەکا کە جۆرنیکا شارێکی بچووک بوو بەڵام سمولەکی بەهێز بووە ئێمە ئەومان کردو سا پرسیارەکە بێ ئەو کاریگەریە پەیوەندی بە هۆشیاریەوە زۆر هەیە بەڵام ئەوان لە سەردەمێکە ئەو بواری ماتریال و ئەو نیگار کێشیان هەبوو لێرەوە نەبووە ئەگەر ئێستا ئەو شۆڕشەی کە هەیە بۆ نمونە باسی شۆڕشی کەزی دەکەین ئەگەر فۆتۆ نەبووە شەڕی چەندین خەڵک ینی لەو شەڕانە چەندین کەزی و چەندین سەریان پەڕانمە خەڵک نێزانی بۆ کاتێککە سمکۆی شکا کە سەری دەپەڕێن و سەریا بەدار ئەوە دەگرن ئەو فۆتۆیە ئەگەر لە کاتی خۆی بڵاو بووە بۆ خەڵکەڵ نەدەسا لە سەر هەموو کوردستان بڵاو نەبووتەوە پاش 100 ساڵ ئینجا و فۆتۆی بڵاو بۆتەوە پاش 50 ساڵ ئینجا خەڵک بینوێتی هەندە کورتی هەتا ئەسا و فۆتۆی هەر نەبینیوە یعنی کەمە دەڵێن لە ساڵی 1972 کاتێکە برینی لاپاڵمی ناوە کە کچەکە هەموو لە شی سوتایە و ڕادەکا لە ناو ڤێتنامە ئەم کاتە بەڵێ فۆتۆ هەبوو سینەمە هەبوو و تەلەڤیزۆن هەبوو ئەوانە و کاریگەریان کرد کە ڕووخا ئەمریکا ڕووخا لەوێ بۆیە بەڕاستی ئێستا ئەو هۆشیاری کە ئێستاکە هەیە ئەو دنیای پێشکەوتووی کە ئێستاکە کە دروست بووە دنیا فرە کەلتورە بەڵام یەک شارستانیەتە یعنی ئێستاکە ئەمە کەلتورێکی کەین بەڵام یەک شارستانێتین بە هەمان شێوەی ئەوروپا کامیڕە دانراوە و بە هەمان کوالەتی بە هەمان شێواز بە هەمان گەیاندن هەیە هەمان ئەنتەرنێت کە لە ئەمریکا هەیە لێرە هەمان ئەنتەرنێتە بۆ دنیا ئێستاکە زۆر جیاوازە بەڵێ ئێستا وێنە کاریگەری دەبێت تابلۆ کاریگەری دەبێت بەڵام لەگەڵ ئەوەشە وشیاری کۆمەلگا لە کۆمەلگایەکە جیاوازترە بۆ نمونە خەڵک لە کۆمەلگەی ئێمە ئەوەندەی کە گوێ لە مەلایەک دەگرێ گوێ لە هونەرمەندێک ناگرێ ئەوەندەی لە کۆمەڵگەی ئێمە وردەبێتەوە لە گۆرانیەک و ڤیددیۆیەکی پڕوپوچ ئەوەندە لە تابلۆکی ئێمە وردابێتەوە بۆ نمونە من لە 15 ساڵە بێ هاتووم کارم کردووە لەسەر کەزی قۆچ 17 ساڵە بێ کارم کردووە لەسەر شاماران کە هیچ شێوە کارێکی کورت پێش من کاری لەسەر شاماران نەکردووە هەتا ئێستاکە خەڵک چ لە ئێران کە کاتی ژینە ئەمینی وە تاکو ئێستاکە خەڵک نازانێ یان با بڵێن نەهاتووە شاماران بکاتە هێمایەک بیکاتە دروشم لە ڕۆیشتنەکان و خۆ نیشاندانەکان ئێستا کاتی نیشاندانی نیگاری شامارانە شاماران کەزی هەیە شاماران ژنەکەیە شاماران بۆ نهێنی و زانین چی بۆی تۆ سەرکەوی خۆ من نێساکە کاری من بەڕاستی ئەوە نییە بێم تابلو شاماران دووارە چاپ بکەم لەسەر فلێکسە کویانەکە بڵم ها ئەوە بیبن نا ئەبێ لە خەڵک ئەوە دروست بێ ئەبێ خەڵک ڕۆژێک بێ تابلۆی منە تابلۆی ناز ئاوڵایە یەکەچکەیەکە لەسەر شاماران کارمان کردووە ئەوانە بەرزکەنەوە شاماران جیاوازە لەناو هیچ کەلتورێکی کەیان نییە و پەیوەندی بە هیچ کەلتورێکی ئەو دەوروبەری عەرەب و فارس و تورک نییە کە یانەوێ داگیریکەن لێمە یعنی کە ئەو گرژێ لە ڕۆژاوا دروست بوو من دەستم بە کارێک کردووە ینی کارەکە تقریبان بە 10 ڕۆژ تاوام کردووە بڕیتی لە کەزی و من 10 ساڵ پێش ئێستا تابلۆیەکی کەم دروست کردووە کە کۆمەڵە شەڕوانن لە قەبرێکیان لە منتیقی قەندیل بۆ کراوە لەسەر قەبرەکە کەزیەکانیان هەموو تێیدا خۆم ئەو قەبرانم بینیوە ئەو بە تابلۆ کردوومە بەڵام ئەوە دووبارە پەیوەندی بە وشیاری خەڵکەوە هەیە ینی بۆ نمونە ئەو کەسانەی کە دێن خۆ نیشاندان دەکەن و ڕابەرهاتی دەکەن ئایا ڕابەرهاتی دەکەن ئەو کەسانن کە 300 ساڵ یان 200 ساڵ پێش ئێستا کە تابلۆیەکی دێلاکڕوا ببینن کە ژنێک ئاڵایەکی پێ ئەوە نییە تا ئێستا نا ئەمن سەیری دروشمەکانەکەم جوانن بەڵام دەبوو جوانتریشە بێ بەڕاستی دەبوو لەوانەی کە ئێستا کە دروشم یان جوڵە یان
کارکتەری ژن پاڵەوانەکەی وەکو ژینا ئەمینی ئەبوو نیگاری شاماران ئامادە بووە ئەبوو تابلۆی من و تابلۆی ئەو کەسانی کە لەسەر نیگاری شاماران کاریان کردو ئامادە بووە هەنارێکە بەس باسی دووسێ مەرگە ساتەکەم لە ناو کوردستانە باسی هەڵەبجە دەکەم باسی ئەنفالەکەم باسی قورئان دەکەم کە چۆن سوتایە لە بینی دەستەکانە یعنی خۆی یەک دنکە هەنارە بەڵام هەنار لای من وەکو دنگ ینی دنکە هەنارەکە کەس پێش من لە دنیادا ڕسمی دنکە هەناری نەکردووە لەسەر ئاستی هەموو دنیادا هەنار ڕسم کراوە بەس دنکە هەنار کەس نەیکردووە من لە تقریبا لە 2010 ئەمە کە چاپم کرد ئەو کاتە ئەمە لە 2008ەوە دنکە هەنار ڕسمەکەم ئەوەی کە ئەیکا ئێستا لە کوردستان هەموو لاسایی منە کەس پێش من نەیکردووە لای من دنکە هەنار مانای گەشەکردن و بەرەکەتی ژیانە و لە هەمان کاتە مانای خۆپاراستن و نەتەوە و خێزانە دنکە هەنار لای من ئەو ڕەگەزەیە یان تۆ کۆمەڵێکی تێکەڵی لە ناو یەکە هەموو دیوارتان لەبینە بەڵام هەمووتان یەک خێزانە خێزانێکی خۆپارێزی هەنار لای من هێمای ناسیۆنالیستیە لەگەڵ ئەوەیە کە دێم دنکەکەی دەکەم دنکە هەنار لای من هەندێک جار بە مانای فرمێسک دێ هەندێک جار بە مانای ماچ دێ و هەندێک جار ئەو ناونیشانەشی پێدە دەڵێم ئەوە ماچە کاتێک ئەمە تابلویەکم کە کرد لەسەر هەڵەبجە یەک هەنارە بەڵام لەناو هەموو هەنارەکەیە خێزانێک و کۆمەلگایەک و نەتەوەیەک جینۆسای دەکرێت هەنار هێمایەکی زۆر مێینەیە و ناوێکی مێینەشە بەڵام ئەمن مەبەسمان لەوەیە هەتا ئێستاکە ینی ئەو خەڵکەی کە ڕابەرایەتیان با بڵێن کارکتەری سەرەکی ناو خۆنیشاندانەکانن هەتا ئێستا نەیانتوانیوە هێمای بەهێز بخەنە ناو شتەکانەوە سوود لە ئێمە ببینن ینی پێشتر چۆنە ینی کۆمەلگا چۆن وشیارە بێتەوە ئەو کاتە وشیارە بێتەوە کە بەدیقەت سەیری وردەکاری ئەو کارانە دەکا کە هونەرمەند ئەیکاتە سومبول چونکە ئەوانەی کە لە ناو هونەری شێوەکاریە یان لە ناو وێنەیە دەبنە دروشم زۆر نەمرترن لە وتەکان هەندێک وتەشەیە بە چەندین سەدا هەر ئەمێنە بۆ نمونە کاتێکمە باسی سرودی ئەی ڕەقیبەکەین بەڕاستی ینی ئەڵی ئێستا کە وتراوە ینی ئەی ڕەقیب بۆ کۆن نابێ ینی بە بەردەوامی وڵامی دوژمن دەداتەوە ئەڵێ من زیندووم ئەوە خەڵکەکەم قوربانی هەرچەندە ئەمە سرودە نیشتمانیەکانی دنیا باسی قوربانی و خوێن و لە ناوچوون و بەرەنگاری و خۆفیداکردن دەدا ئەی ڕەقیبەوەی تێدا ئەمە باوکمە بەڵام جوڵەکەی باوکم وەکو کارەکەی ڕۆدانم کردووە ئەمە تابلوێکی ڕۆدان هەیە پەیکەرسازی فەڕەنسی ئەمە یەکێک بۆ لەو تابلوانەی کە کاریگەری زۆر لە دنیا کردووە بیرکردنەوە چونکە ئەو کاتی ئەو کاری کردووە ئەو کاتە بۆ کە هیگڵ یان کانت کە ئەڵێ بیرەکەمەوە من هەم ئەمە ئەو تابلوۆیە من ئەو تابلوێم بە دوو زۆر کردووە پیاوێکە بە جلی کوردیەوە نەگوەکو ڕۆدان کە بە جلێکی جلی لەبەرنی پیاوێکی ڕووتە بەڵام پیاوێکی کوردم کردووە بە جلی کوردیەوە لەسەر کورسیەک دانیشتووە کورسیەکە هی فەڕاعینەیە کورسەکەی فەڕاعینەیە قاچەکانی بەڵام کە سیر دەکەی بەڵێەوە شوانێکە و مامز و بزنێک وا لە پشتەوەیەتی شوانێکی داماوە ئەم تابلوێن بە ناوی کوردی خەمبارە و جارێککە لە شوێنشکە بەکارمێناتەوە بەڵام ئەمە هێڵکاری و ئاویە بەڕاستی ئێستا لەگەڵ ژیانی ئێستا زۆر دەگونجێ لەو گەلە کۆمێکی ئێساکە لە کوردیان کردووە و تێی ئاڵاون ئەو هەموو بەرازە ئەو هەموو گورگە و هەموو دڕندەیە لە ئێساکە دەچی هەندێک جار کە چواردەورت دەگیرێ زۆر ئەوەستی و ینی ئەو هێزە موعجیزەت نییە تۆ شتێ بکەیت هەندێک جار بەزە شتانە لە فیلما هەیە ئەمە هەندێک جار هەندێک فیلمی بروسلی هەیە تاوان بروسلی یەکێکە لەو کارکتەرە گەورانەی دنیا لە ناو هونەری جەنگا بەڵام خۆی فەیلسوفە و کەم کەس بروسلی باش دەناسێ بروسلی وتەکانیشی زۆر بەهێزن و مامۆستای فەلسەفە بووە
ڕاستە حرەکانی زۆر بەهێزن و ئەو موعجیزانە هەندێکش دروست دەکات بەڵام بەڕاستی موعجیزانە دروست نابێت کە تۆ لە هەموو لایەکەوە دەورە درایتە ناوە لە فیلما هەیە هەم بەس هەندێک بیرەکاتەوە زۆر جار کە سەیری فیلمەکانی دەکەیان بروسلی ئەو بیرکردنەوەی هەیە ڕادەوەستێ زۆر بێدەنگە بەڵام حرەکەیەکی موعجیزە ئاسا دەکا و هەموو دوژمنەکان دەکوژە بەڵام ئەمە بروسلی نین ئەو هێزە نین بتوانین لە ناو چاڵەکەیە خۆمان ڕزگارکەین و هەوڵی خۆپارێزی لە خۆمانەکەین دەستەوە شێنین بەڵام بەڕاستی لە ئاستی مەگەلەک زیاترە ینی تۆرە ئەوە هەموو دەور بەرێت بە عەرەبە بە تورکە بە فارسە ینی سەیرە سەیر ینی هەر ئینجا بەشێک لە کورد لە ناو خۆتا کە ئاینی ئیسلامی هەڵبژارد و بەشێک لەوانە ینی ئەوانە بوونەتە کرم ینی ڕێک ئەوەیە کە دارەکەیە کرمی لە خۆی نەبێ ناڕزێ دەدڕزێنێ ئەمە چۆن ئەڵێ پاڵەوان لە ناو جەنگا دروستە بێ هەندێک نەتەوە لە ناو جەنگا دروستە بێ و هەندێک کاری هونەریش لە ناو جەنگا دروستە بێ بۆ هەمووی خۆی سەرەتا شتەکان بۆ خۆمانە شتەکان بۆ خۆمانە بەڵام دوایی بۆ چێە بۆ هەموو دنیاە ئەو کوڕێک کە هاتیە کەزی ئەو کچەی گردو خۆ ئەو بۆ کوردی نییە سەرەتا بۆ خێزانەکەیەتی ئەگەر ناویشی نهێنێ دوایی بۆ خەڵکی ناوچەیەکە دوایی بۆ نەتەوەیەکە دوای بۆ هەموو نیشتمانی عەرەبیە دوای بۆ هەموو دنیاە یعنی سەرەتا ئەمە من کە نیگارە کێشم سەرەتا ئەو تابلۆکە یەکەم بۆ خۆم ئەبێ لێی ڕازی بم خۆم ئەبێ ئەو هەستەی کە هەستی پێ یەکەم ئەو ڕووداوی کە کاریگەری لە خۆم کردیە ئەبێ دەرونی خۆم ئاسوود دەکات جارێ ئاسوودەم ناکات تێکێ دەمەوە کە تابلۆکەم کرد تەواو من گزارشتم کۆتایی پێهاتیە و ئەبێ بە هی خەڵک ئەبێتە هی خێزانەکەم دوای ئەبێتی هاوڕێکانم دوای هەیە بێتە ئەموو ئەو خەڵکی کە لە سۆشیال میدیا سیرەکە دوایی دەبینم بۆ نمونە من تابلۆم هەیە خەڵکی بیانی دایناوە ماوە کە باسی کەزی دەکران تابلۆی ترم هەیە کە لە سەد داعشدام کرد زۆر خەڵک لە ڕۆژنامە نووس لە سوید لە بەلجیکا داهاتن داهێنا خەڵکی ئەمریکی دایدەنا هەیە کردیە بەرجی کتێبەکانی خۆی کە من ناشی ناسم ڕوخسەتی لە من وەرگرتووە و جارەیە ینی پێم فرۆشتووە من پێم نەوتووە من هەم یا من بۆم نەناردوێتەوە چتەکەی من ئەو تابلوێت پێدەدەم بۆ ئێستا کە دنیاکە دنیاکی زۆر کراوە ینی زۆر دەتوانین یەکتر ببینین لە هەموو ڕێکەوە زۆربەی جار لەوێنە وەرەگیرێ دروشم زۆربەی جار لەوێنە وەرەگیرێ و هەندێک دروشمیش لە گۆرانی وەرەگیرێ ینی کاتی خۆنیشاندان خەڵک ئەو گۆرانیانی کە کاریگەریان هەیە ئەوانە زۆر دێنەوە دووبارە چووکە هەموو ڕێڕۆیشتنەکە هەموو دروشمێک کەشێکی هەیە ئەو کەشە شێوەیەکی جەنائیزی هەیە کە تۆوەکو وابێ مەرگێک بۆ سەر قەبران بەری و لە هەمان کاتە شین بۆ ئەو مەرگە بکەی ئیتر دەبێت تۆ عادات هەبێ پێی بلاوێنیەوە و وتەت هەبێ لایلایی پێ بکەی وتەت هەبێ هاواری پێ بکەی ناڕەزایی خۆتی پێ دەرببڕی بەڵام لەگەڵ ئەوەشە دنیا وەکو وتمان دنیای وێنەیە ئێستا تۆ دەبێت شت بەرزکەیتەوە ینی من زۆر جار لە ئەوانەی ئەوروپا کە ئەبینم ئەوانەی ئەمریکا دەبینم جوتیارێکە مان دەگرێ شت دەگرێ دێ هێمای شێلمێک دانێ جێزەرێک دانێ ئەوانە هێمای کارەکەیەتی هێمای بەشێک لە ژیانی خۆیەتی و لە زۆر شتی تریشە ئێمە کەمتر ئەو هێمانە بەکاردێنین نەمانتوانیوە ینی ڕاستە ئاڵای کوردستان بەڵێ ئەوە تقریبان لە دوای ڕاپەڕینەوە ئاڵای کوردستان زۆر ئەوها گەشەی کردووەوە بە تایبەتی لەلایەن پەکەکەوە زۆر گرنگی بە ئاڵای کوردستان درا چکە بەڕاستی سەردەمەگەمە بیرمانە هەر لە کوردستان لەناو پەرلەمانی کوردستان ئاڵایان کە دادەنا هەندێک لایەن پێی تووڕە دەبوون و بیرمە لە سلێمانی لە هەندێک شوێن ئاڵایان دانەدەنا و بەڵام ئێستاکە ئاڵا بۆتە بەشێک لە شانازی و حکوومەت وەکو هێمای خۆی بەکاری دێنێ لە کۆبوونەوەکان لە ینی بەڕاستی جاران کە هەرێمی کوردستان دروست بوو ئاڵا نەبوو ئاڵادا نەدەندرا ئاڵا زۆر تازەیە کە وەکو دانانی وەکو دروشم کە خەڵک بەرزیەکاتەوە ئەو تابلۆی من
جوڵەکەی زۆر جیاوازە لەوەی دێلاکڕوە. دێلاکڕوا ژنێکە نیوەی سنجی ڕوتە و بەڕاکردن ڕادەکا و خەڵکەکی زۆری بەدواوەیە. بەڵام ئەوەی من سستە، ئەوەی من دانیشتووە ژنێکە خڕ و خەپان، ژنێکە تێر، ژنێک، بەڵام لە پشتەوە جوڵەیەک و نامرادێکی گەلک زۆر هەیە. ڕێک ئەو شێوازەی کە بۆ نمونە لە بەشێک لە وڵاتەکانی کە کوردی تێدایە خەڵکانێک تەنانەت ئێمە حاڵمان باشتر بوو لە ڕۆژئاوا، ئەوە بە ئیسراحەت دانیشتوین ئاڵامان بەرزە کردەوە. بەڵام ئێستا جوڵەی ئێساکە نابێ وەکو ئەو کچە بێ، نابێ دابنیشێ، ئەبێ هەستە سەر پێوە. بەس ئەوەی کە من کردومە ئەمە کچی شەهیدێکە، ئەمە کچێکە باسی مەرگە ساتێک دەکا، باسی حاڵەتێک دەکا. من زیاتر ئەو دیمەنە کە کاری لە من کردووە ئەو کاتانەی کە یادی ئەنفال دەکرێتەوە، ئەو خێزانیانی کە ئەنفال کراون یان شەهیدیان داوە یان ئەوانەی لە کاتی داعشا شەهیدیان داوە، خێزانەکانیان منداڵەکانیان ئاڵایەکیان پێ. من ئەو کاتێک کە هەندێک ڕووداوی ناو تیڤیم بینی زۆر کاری لێکردم. ژنێک بوو کچێکی زۆر جوان بوو، دانیشت بوو ئاڵاکەوەکو خۆی شۆڕ بوو بۆ، ینی خۆی زۆر بێتاقەت بووە، لە ناو یادەوەری و خەیاڵێکی زۆر ڕابردووی قوڵا بوو. من ئەوم کردووە، بەڵام هاتووم دارستانێکی شەڕ لە دوا بەردەوامە تا ئێستا لە ناو تابلۆکەی من شەڕ هەروە بەردەوامەوە، هەروە جوڵە هەیە، ئەسب هاتووە و خەڵک بە تەما سەرکەوێ و بڕوە. سەر ئێزیدیەکانم کردووە. ئەم تابلۆیەم بەڕاستیەکە کە لەو تابلوانەی کە باسی دووبارە جینۆسایدکردن و قڕکردن و بێکەسی ئەوانە دەکەم کە جلوبەرگەکان بەشەکە لێی خۆیان، بەشەکە لەو کەسانی کە بەکەنیزە گیراون، بەشەکە لەو پیاوانەی کە جینۆساید کراون. بەڕاستی ئەو دانیشتنانە، ئەو دانیشتنە غەمباریانەی کە ئەوە مرۆڤ سەری دەچێتە ناو کۆشیەوە و لە ناو هەموو ڕوخساریە بەهێزیەک دەبینی، ئەو جوڵانە لە ناو کووردا گەلک زۆرە. ئەو جوڵانە لە ناو کووردا گەلک زۆرە. لە هونەری ئەوروپا کاتێکە کاری ڤانکۆغ دەبینی، جوتیارێکە دانیشتووە لەسەر کورسیەک وە شەوی دەموچاوی خۆی واگرتووە کە ئەوان وا دەرونی شیکاریەکەن کە ئەمە نەخۆشی دەرونی هەیە، بەڵام ئێمە شیکاریمان بۆ ناکرێت کە نەخۆشی دەرونیمان هەیە. هەمیشە شیکاری بۆمە ئەکرێت کە کارە ساتێکمان بەسەر قەوماوەوە، کە سوکارمان وێران کراوەوە، خەڵکمان نەماوە، خەڵکمان لە دەستداوە. یعنی من دوێنێکە لە تیڤی شتێکم بینی کە کچێک تەلەفۆنەکا بۆ کە سوکارەکانی ئەڵە باوکم ڕۆی، دایکم ڕۆی، فلان ڕۆی. ینی ئەو کچە کە ببینی دەبێت ئێستا چۆن ببینی، گرتەکەی چۆن بێت، ئەو مۆبایلی بەدەستەوەیە بۆ کەسێکی خۆی تەلەفۆنەکە. هەمان شێوەی ئەو دانیشتنەیەکەوە دۆش داماوەکو ئەو ژنانە. بۆیە بەڕاستی ئێمە ناڵم مەرگ دۆستین، بەڵام بە بەردەوامی لە ناو مەرگین. ئەنی من ئەتوانم تابلوی هەڵپەرچێ بکەم، بەڵام ئەوەندە مەرگ هەیە، ئەوەندە نەهامەتی هەیە، ئەوەندە مەرگە سات هەیە، ئەوەندە کێشەی نەبوونی بێدەوڵەتیمان هەیە. نەتەوەیەکی وا گەورەی و لەسەر ڕووی زەوی دەژیە کە لە چەقێکی زۆر گرنگی ناو شارستانێتی دنیا هاتوین کە شارستانێتی نووسین و بڕوادان بە یاسا سۆمەریەکان دروستیان کردووە. ئەگە ئەمە سۆمەریەکانیش نەبین، هەر کورد بوو بین، بەس لەو ناوچەیە بۆ کەسی ئێساکە ئەمە پارچە کراوی. ئەوە کێشەی منە، من ئەبەوە زۆر گرفتارم. لەوانەیە خەڵکێک هەیە کە لەو دنیاە نییە، ئەگە بۆشی باسکەی سەری بێشێ، هەر حەز ناکەم. زار هەیە ئەندە خەڵکەیە لەو دنیا باسیەکەمە جنێوم پێدا، بە من نابەنێتەوەکەی دەدام عیلاقی ئەومانسی ئەو ڕاستەوە کاری ئەو نییە، چکۆلەوە تێناکە، هەرگیز کاری ئەو نەبووە لە هەموو سەردەمەکانە، ئەی کاری ئێمەیە. بێگومان تۆ ڕەنجی گەرم، ئەو ڕەنگە گەرمانە هەموو ڕەنجی شۆڕش و جوڵان، ینی معقول نییە تۆ لە بتەوێت لە ژووری نووسن بخەوی ڕەنجی سوور و پرتەقاڵی بێ، ناکرێ. ینی ئەوە دەرونی ئەو شتە. لە هەندێک شوێن تۆ کارگەیەکە
کرێکار ئیش دەکات ناکرێ هەموو ڕەنگە کاڵی بۆ دابنێ سەوزەکی کاڵی بۆ دابنێ ڕەنگێکی تری شینێکی زۆر کاڵی بۆ داب ناکرێ ئەبێ ڕەنجی گەرمی بۆ دابنێ بجوڵێ جوڵەیەکە بدا چکە لە ناو سروشتان نیە سروش پێویستی بەو ڕەنگە دەستکردانە نییە خۆی جوڵێ بەڵام کاتە کە دەیت ئەو دەرونی ئەو کاریگەریە لێکە دێەوە لەسەر دەرونی مرۆڤەکان هونەرمەندیش لەو کاریگەری و کارانەی کردووە ڕەنجی سوور هەمیشە ڕەنجی شۆڕش بووە لە هەمان کاتە ڕەنجی تاوانیشە تۆ لە فیلمێکی سینەمایی کە ڕەنجی سوور داگیرسا تاوانێک بەڕێوەیە و تاوانێک کراوە بەڵام من لە سەرجەم کارەکانمە کە ڕەنجی گەرم دەبینی پەیوەندی بە شۆڕشەوە نییە سەرەتا ئەمە ڕەنجی ڕۆژهەڵاتە من ئەو ڕەنگانە کە دەوروبەری خۆمە بۆ نمونە ژنێک هاتووە بەڕەو مافوری کردووە هەموو ڕەنگانی گەرمە هەموو ڕەنگەکانی گەرمەوە ئەو ڕەنگە گەرمانەش دش بە یەک دادەنێ ینی هارمۆنیەت نییە لە ناو ڕەنجی ڕۆژهەڵاتیە ڕەنجی هارمۆنی نییە هەموو ڕەنگەکان دش بە یەک و چ ڕەنگێک دش بەوە کە جوانتر بە دەرەکەیەوە دانراوە سەوز لە تەنیشت پرتەقاڵیە پرتەقاڵی لە تەنیشت شینە بۆ شێوەی بۆی دشاتێکی جوان بداوە ڕەنگەکان زەق بن بۆیە ڕەنجی گەرم یان کە ئەوروپا پێیان بە ڕەنگە گەرمەکان دەڵێ ڕەنگە دواکەوتووەکان کە ئەوان لە ئەفریقیا وەرگرتووە هەمان ئەو کاریگەری هەیە لەسەر ئێمە من ڕەنجی شین زۆر بەکاردێنم ڕەنجی شین بەڵام مۆر یەکێکە لەو ڕەنگە شاهانەیەوە یەکێکە لەو ڕەنگانەی کە بۆ من ڕەنجی مۆر ڕەنجی تاوانە و ئەو ڕەنگەیە کە شوێنی ئازارە لەبەرەوەی هەتا لە کوردەواری خۆشمانە کە ئەڵێ شین و مۆر بۆتەوە چونکە هەموو ئەو شوێنەی کە بیدایەت کە زەربەیەکی پێ دەکەوێت لە جەستە لە مرۆڤێکیان لە ئاژەڵێک سەرەتا سوورە دوای شینە بێ دوای مۆرە بێتەوە بۆیە ڕەنجی مۆر بەڵێ ڕەنگەکی شاهانەیە لە ڕاستیە بەڵام لە تابلۆکانی من شوێنی ئازارە چاوەزار لای من بەڕاستی چاوەزاری وەکو دنکە هەنار ئەو فیگەرەیان ئەو فۆرمەیە پێش من بەکاریان نەهێناوە هیچ جنگار کێشێکی کوردەوەی بەکار نەهێناوە و سەرەتا بەڕاستی زۆر خەڵگاڵتەی بەمە ئەکردوە من بە بەڵگایان ئەیسەلمێنم یان ئەوە مێژوو پێمانەڵێکە ئەو چاوەزاری کێسا من نیگاریە کێشم ئەو چاوەزارە و تەجریدکردنی پەڕی تاوسە و سەرەتا ئەو سیرامیکە ئێزیدیەکان دروستیان کردێ لە ناوچەی ئەنادۆڵ بەڵام توورە گەوڕەکە وەکو چۆن شاماران دەکا بەی خۆی و بابەتەکانی کە دەکا بەی خۆی ئەوەشی هەر کردو بەی خۆی ینی وە بەرهێنانی تێدا کردووە و دەی فرۆشێتەوە زارێکشکە بە ئێمە و بە دنیادا چاوەزار لای من بەمانای فرمێسک دێ من سەرەتا بەڕاستی چاوەزارمە و کاتە کرد کە شنگال ڕوویدا کاتێکە بینیمانەوە ئەو هەموو کچەکە جینۆساید دەکرێەوە ئەتک دەکرێن من کارم لە ناو ئەو کاتە کاری هەمە لە ناو چەند تابلوێکە وەکو باگراون بەکارم دەهێنا ینی پێش مەوزوعی شنگال بەڵام کە بابەتی شنگال 2014 ڕوویدا بابەتی چاوەزار لای من بۆ فرمێسک لای من بووە ژن یان کچی ئێزیدی کە لاقە ئەکرێ بەشێکە لە تابلوویەکم بەڵام ئەمە باسی ژنێک دەکا کە کۆتایی پێهێنراوە و کچەکە وەستاوە داچیتی با من وەکو داوڵێک کردومە ئەمە داوڵێکە کراسی داچیتی کراسێکی دڕاوە هێناوێتی جارێکی کە لەسەر گردێک لە گوندەکان هەڵی کردووە کچەکە لەو لاوە خۆی وەستاوە لە ناو ئەوەی کە پێم نیشانە دەی نییە بەڵام لە ڕاستیا کچێکی جوان لەو لاوە وەستاوە سێ کۆتر هاتوونەوە سێ کۆترە سێ مناڵی ژنەکەیە و ئێستا گوندەکە ئاوەدانە سەتەلایتی تێدایە گوندێکی جوان هەر ئەو بابەتی باسی مەرگەسات و یادەوەری لە دەستوونی دایکێک دەکە ئێستادار لە ئێستاکەدا بەو شێوەیە و باگراوند دنیا سپی و ئەوها خۆڵەمێشیە بەو شێوەیە ینی هونەر تۆ سێریکە من چم کردووە کەزیم کردووە نەهاتومەوە کەزیێک بەدەستی کەسێکە دووبارە ئەمن هەندێک جار کە خەڵکێک دەبینم ئەو کوڕەکە نیشانەدا خۆی نەدە بۆ کوڕە نیشان بدرێ زۆر ئەو کوڕە بۆ بەڵگەیەک نیشان بدرێ کە
خەڵکێک دەستنیشانی کا و تۆڵی لێ بکەنەوە بەڵام بۆ شتەکەی تر هەر ئەوەندەی دەستی نیشان بدرا دەست و کەزیەکەی بۆی ئەوەندە گرنگیان ئەوەندە ئەو کوڕە نەبێتە هێمای ڕاستە بۆتە هێمای دژایەتی و هێمای نامرۆڤایەتی بەڵام بۆتە هێمایشیش بۆ خۆسەپاندن من لێرە چم کردووە کەزیم هێناوە بەڵام بەدارەکەمەوە کردووە لە کوردەواری خۆمانە لە کۆنا لەناو عەرەبا شتە نەبووە و بە تایبەتی لە کوردستانی باکوور لە لای خۆم ئەو دارانەی کە پیرۆزن لە دار بەڕۆیەکەوە تاکو و دار زەیتونێک ئەو پارچە پەڕۆیانەی کە لە یادەوەریەک خەڵک یان بۆ نمونە مەولودێک بووە یان ژنهێنانێک بووە یان دوو کەس یەکتریان خۆشویستووە یان چوونەتە سەر چاکێک یان گۆڕستانێک یان کەسێکی پیرۆز پەڕۆی لێ بووە پارچە پەڕۆکان هەڵگرتووە بۆ دارایانەوە کردووە یان جار هەبووە هاتوون هەبووە قۆچی شوانێک بزنێک یان نێریەکی زۆر خۆشویستوە کە سەریان بڕیوە قۆچەکە هێناوە بەدارەوەی کردووەکو نەمریەک من جارێککە کەسیەکانم وەکو پیرۆزیەک وەکو ڕێز لێگرتنێک وەکو کەکربێتمە دروشم بەڵام کچێکی کە هاتووە جارێ قژی نەبووە بە کەزی ینی لەناو پاڵەوانەکە تازە هاتووە چکە من ڕابردوو یان ئەوەی کە لە دەستووە و کەزیەکانن ئەو کچەکانەوە شەڕوانەکانن بەڵام کچێکی کە هاتووە قژێکی زۆری پێوەیە دووبارە ئەو ئامادەیە دووبارە قژی ببەستێتەوە بەڵام لە لای ڕاستی تابلۆکە بوخچە دەبینیە بە هێمای ئاوارە بوون بە هێمای خۆپێچانەوە ڕاکردن لەگەڵ هەموو خۆپێچانە و بوخچەیەکە لە ناوچوونێک و کەزیدانانێک هەیە وەکو لە ناو تابلۆکەیە ئەبیندرێ و کۆمەڵە کۆترکە ناخوێنن کۆمەڵە کۆترکە سیمان شێواوە چونکە ئاشتی بەرقەرار نیە بە هیچ شێوەک وە ئەمانش سەر لێ شەواو نۆکو مرۆڤەکە کانار لێرە بەمانای خوێن دێ بەمانای قوربانی دێ چکە من دنکانار لای من بەمانای خوێن و قوربانی و ماچە هەرچەندە زۆر جار خۆڕستێک شت دروستە بێ زۆربەی شۆڕشەکان ئەوانەی کە لە ناو گەلەوەی خۆڕستکەوە بەڵام دوایی کە دەوێتە بزوتنەوە و جوڵە کە چەند ڕۆژ بەردەوام دەبێ ئەو خەڵکانی کە ڕابەرایەتی دەکەنیان کە دێن شتەکان هەڵەبژێرن ئەگە ورد بنیان لە دروشمەکان بەهێزی کەن ئەتوانن بۆ نمونە سوود لە کاری من ببینن لە کاری کەسێکی تر ببینن و بەڵام ئێمە کەمتر ینی زیاتر خەڵک زۆر جار لە ناو وڵاتی مەبیری لەوە کردوەوە شۆڕش بە چەکە کرێ ڕاستە چەکە تا ئەسە کاریگەریەکی گەلە گەورە تۆ هێزت نەبێ لە گۆڕەپانەکە دەردەکرێەوە دەبێت هەڵبی بەڵام لەگەڵ ئەوەشا بۆ نمونە تۆ لە ئەوروپا خۆنیشاندانەکەی لە سلێمانی دەکەی بە چەک نایکەی پێویست بە دروشمە و ئەبێ و کەسانە ورد ببنەوە لە ناو کەلتوری ئێمەیە بە تایبەتی لە ناو سمبولەکانە چ سمبولە چ زۆر نزیکە و ئەوانێک کە کاری لەسەر دەکرێ کەسێکی وەکو منە دوانی کەیە بێن دوو ڕاوێژ بکەن دوو پرسیار بکەن بڵێن ئەرە تۆ چی دەکەی چی بکەین سمبول تۆ چت پێ باشە تۆ شتێکت هەیە بیکە سمبول بیهێنی تۆ دەتوانی بە تابلۆیەک لەگەڵ ئێمە بەشدار بی ئەوا کرێ